بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئازیزانم، ئێمە لە ناوەڕاستی مانگی پیرۆزی ڕەمەزانێ، شەوی 15 ڕەمەزان، شەوێکی زۆر مبارەک، بەرەو شەوە زۆر گەورەکانی شەوی بەدر و شەوی فەتح و شەوەکانی قەدر و شەوی جەژنە ڕۆین، بەرەو کۆتاییەکی زۆر پڕ لە نور و ئیمانە ڕۆین. خۆی گەورە دەستمان بخە، ئەم شەوە مبارەکانەمان بەنەسیب بکە، شەوی قەدرمان بەنەسیب بکە ئیلاهی، شەوی قەدرمان بەنەسیب بکە. ئازیزانم، ئەسپ سواری بە هەموو کەسێ ناکرێت. شەیطان بەو جۆرە مرۆڤانە پێکەنێ کە ملکەچن بۆ خۆی، واتە ملکەچن بۆ شەیطان، کە قورئان لە بەرەکەی کاری پێ بکە، کە سنەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پۆشیت جێبەجێی بکە، ببەرە ڕەحمەت نەوەکو زەحمەت و عەزیەت بۆ خەڵکی. کە قورئان و سنەتە هەڵگرت ئەبێ زۆر دڵسۆز بی، زۆر خۆشەویستی خەڵکی خوا بی. مەبەرە ئەوانەی وتنە کەنە پیشە و کردار نەناسن، کەبوڕە مەقتەن عند الله ئەن تەقولوا ما لا تفعلون. نابێ ئیدعای ئیمان بکەیت و لە نەبوون نزیک بیت. ئەو جوتیارەی لە هاوینا تەنها پیشەی پێکەنین و کارکردن و پاڵدانەوە بێت، لە زستانە ئەمرێت. چاوت لە هاوینی زاهیری خۆت نەبێت، زستانی دڵ وێران تەکات، زستانی پیری پێشوازی تەکات، زستانی بەرەو بەرزەخ لە ڕێتایە و هەرگیز ناڕوات. ئەوەی لە کەناری ڕووبارێکە خانوو مێرگ و ماڵات بنیاتەنێت، لە لافا و زریانی زستانە ئەگونجێ هەمووی بڕوات و ڕنج بە خەسار بێت. ئەوەی بەخوا خۆی دەوڵەمەند کات، محتاجی هیچ کەس و شتێ نابێت و هەمووان محتاجی ئەوە بن. ئەمەش بە خۆزگە نایەتە دی، لە دڵا دروسە بێت و کردار شایەتی بۆدا. هەتا ئیمانت ڕەگدا کوتا و دامەزراو نەبێ، سەری غرور ناس بەرز مەکەرەوە، گەرنا نەڕەنگە بێت و نەسەر باقیە مێنێت. بهێڵە باڵی ڕازگۆییت پەڕ دەربکە تا چاوی دڵە بکرێتەوە. سنگ دەرپەڕاندن و خۆبردنە پێشەوە ماڵوێرانیە. ڕاستبوون پەروەردە و ئوستادی پێشەنگیەوێت. ئەدەب لە خزمەت خوای تەعالایە، فێری ئەدەب و ئیمان و ڕاستڕۆشتن تەکات. ئۆقرە بگرە لەسەر بەرماڵی ماڵەکەت، لەسەر تەنهایی جێگەکەت زیکر و یادی خوا زۆر بکە تا ئەم ڕاستگۆییەت پێ بدات. کە ڕووت لە خەڵک بوو پشتت لە حەقا، واتە هەتا بە تەواوی ڕوو لە خوا نەبێ ناتوانی ڕوو لە خەڵکیت لە سوودی خەڵکی ئابێت. ئەو کاتە ئەبیتە ئەو کەسانەی کە بۆ خۆت ڕوو لە خەڵکیەکەیت، بۆ بەرژەوەندی، بۆ نەفست، بۆ شەیطانە گەورەکەت. بەڕازیبوونیان فریوە خۆیت و فریویشیانە دەیت، هەتاکو کەی دنیا تاوەدانەکەیت و ئاخیرەتت وێرانەکەی. دڵ چیتیا بێ ئەوە پیشانەدات، درەنگ بیازوو. ظاهر ئەگەرێکی باتینە، باتین نییە، بەڵام هەمیشە باتین ظاهرە. لەبەرەوە هەمیشە تەقوادار بە و هەمیشە کاری دڵت پێش بخە. یا ڕەبی، گەشتترین بەرەکەتێکە ئەی بەخشید، ئەی کەمەت کاکار و ئەی پێچم لە ژمارەی تنۆکی بارانی ساڵێکی پڕتۆف و ژمارەی ئەستێرەکانی ئاسمان و ژمارەی گەردیلەکانی گەردون و لمی سەرزەوی و چە و بەردی ڕۆخی دەریا و هەناسەی گیانداران و ترپەی دڵی زیندوان و ئەی کەم بە سڵاوات بۆ ڕۆحی مبارەکی حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. چەند سڵاواتێ لەگەڵ منا بڵێن. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم عدد خلقك ورضا نفسك وزنة عرشك ومداد كلماتك.
ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا حبيب الله صلى الله عليه وسلم. ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا أمين وحي الله صلى الله عليه وسلم. أقر رمضان دعايك ببعاقبة خيري لسرتاو لنا وراستو لكوتايا حمد وصفاس وصلاوات يويد. أمنا وراستش زور بيوستي بحمد وصفاس وستايشي خواي قورو صلاوة لديدار حضرة رسول الله تا أم دعاي رمضان من برز بيتوا تا أم همو چاكاني رمضان أقر خواي قورو بتنوكيك بو قيامت من وري بقريت بكراسكي برمان وري بقري بو ناوچون بهشت من بدعوايك وري بقريتو بپارانوية وري بقري لمن إله العالمين زور زور من دسكوتوا. يا ربي لسر سفري خير وبركت كومان بكروا إصلاح حال من بكا جبريني گناه كان من يا ربي تيمار بكا لگناهي نسراوش من خوش ببو محوي بكا عيبونا نجكان من ستر دا پشراو بكا يا رب. يا ربي بزوي لهمو سرپيچيكانا بآقا من بهين روا سرقالي ذكر وفكر من بك يا رب. بابي دنگي روتي جيانت بي لسر خويي بركي هميشيو ورزكاني تمند بي زورتي كالبون بخلقي الرازي بون اللبير بات ووريابا هتا إيمان بالانكا بالا مكو هرگيزيش بالا بيشان مده هتا بلادار نبيت بيت لزوي يقين گير بكا پەلی ڕازگۆیی درێژ بکە چرۆی متمانە بگرە ئیترە و کاتە چاوی دڵەکرێتەوە و ماڵی دڵت باڵەگرێتەوە و لە ئاسمانی زانستی لە دونیا بەرزەفڕە بیت بە ئاسمان و زەوی و وشکانی و دەریاکان و ئەستێرەکانە ئاگەڕیت و دەلیل و هاودەمێکی نزیکت ئەبێت ئەو کاتە بیش دوێیت قەیدی نییە بەرگی تەمەڵیش فڕێدەیت و گەشتیاری پشتی سنوور چست و چالاکیەوێت ئیترە بیتە دەرمان و زیانە بۆ خۆشت نابێ کابیتە گەشتیاری پشتی سنوورەکانی گەردوون گوێت لە مەدح و ستایش نییە ستایش و سەرزەنشتت لەلا بێتە یەک قەرەباڵغی بۆ تۆ چ فەرقێکەکە لە چۆڵی دەورت کە تۆ لە ئاسمان بوویت کە تۆ میوانی بەرزەفڕان بوویت لەکوێ بکەوی ون نابیە و کاتە دۆزراوەی حەق تەعالایت لە خزمەت مەولای هەمووان دایت ئەدەب لە خزمەت حەقدا وزەی ئەم ڕێگایەیە لە دەستی مەدەن دڵ کە دوور بوو فێری ئەدەب نابێ پشتت لە خەڵکی بێت و ڕوود لە خوا بێت خوای تەعالا ئەتکاتە دەستی خێر بۆ خەڵکی و ڕووت ناچەرخێ لە حەق ئەو وەختە خزمەتی خەڵکت پێکرێ سەیری خەڵکی مەکە بۆ دەستکەوت و لادانی زیان خەڵکی هیچیان بەدەست نییە هەمیشە دەستکورتەکانی بارەگان تەنها ڕوود تەنها و تەنها لە خوا بێت ئەو کاتازانی چ براوەیەکی گەورەیت. آمين يا مجيب السائلين.